لە 1970 واتە لە چەند مانگی داهاتوودا ناوەندی حەوت ڕەنگە دووەمین فستیڤاڵی فۆتۆگرافی کوردستان بەڕێوە دەبات کە ئەم فستیڤاڵە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوامە بێت و بێگومان هەموو بوارەکانی فۆتۆگرافی دەگرێتەوە و لەلایەن لیژنێکی تایبەتەوە کارەکان هەڵدەسەنگێنرێن و هەڵدەبژێنرێن و لە دواییشدا خەڵات بەسەر باشترین فۆتۆ و فۆتۆگرافەردا دابش دەکرێت و پێشکەش دەکرێت بێگومان لە ڕێگەی تەلەفۆنەوە هونەرمەندی شێوەکار بەختیار سەعیدمان لەگەڵە کە بەڕێوەبەری فستیڤاڵە کاک بەختیار سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئەم کاتتان باش، زۆر سڵاوتان. سڵاو لە تۆ. کاک بەختیار ئەمە دووەمین ساڵە یاخود بۆ دووەمین جارە ئەم فستیڤاڵە ساز دەکرێت و پێم وابێ ساڵی پار فستیڤاڵەکە ساز نەکراوە، هۆکارەکەی چی بوو، بۆچی ساز نەکرا؟ دیارە ناوەندی حەوڕەنگە بەردەوام بیری لەوە کردوتەوانە بڵێن کارەکانی لە سنوورێکی بەرسەسکان نەمێنێت تەنها بڵێن شاری سلێمانی یاخود باشووری کوردستان ئابێت. بەردەوام بیری لەوە کردوتەوانە کارەکان لە سەراسی کوردستان یاخود لە سەراسی نێودەوڵەتی ئەنجام بات. بیرۆکەی فستیڤاڵی هین فۆتۆگرافیەکەش لەوە سەرچاوەی گرت کە ئێمە بتوانین لە ڕێگەی فۆتۆگرافەرەکانمانەوانە لەلایەک دۆکومنتی ژیانی کوردەواری خۆمان بکەین لە هەمان کاتە ئەو توانە و تایبەتمەندیانەی کە لەناو فۆتۆگرافەرەکانە هەیە بەدەری بخەین و لە هەمان کاتە ئاشنایەتێک لە نێوانیانە دروست بێت کاکرێت لە دواترا پرۆژە و کاری هونەری لە نێوانیانە دروست بێت. ئێمە ساڵی یەکەم بەشداری 100 فۆتۆگرافەر فستیڤاڵی یەکەممان دروست کرد کە بە دڵخۆشیەوە سەرکەوتنێکی زۆر باشی بەدەستێنا. بەداخەواتر کە کۆڕۆنا هات هەموو کار و چالاکیەکان وەستا. بۆم ساڵ کە بڕیار لە ڕۆژی 19/8 2022 دووەمین فستیڤاڵ ساز کرێت، ئێمە 5 بوارمان هەڵبژاردووە کە بڵێن فۆتۆگرافەرەکان کاریان ناردووە. لە هەمان کاتە لیژنەیەکە لیژنەکە کارەکان جیاکاتەوە. بۆرەکانیش فۆتۆستۆریە، شەو، دریت لەگەڵ پۆترێت و سروشت. زۆر باشە کە بەدەست ئێمە گەیشتۆ لەم بۆرانەیە. زۆر باشە. لیژنەی هەڵسەنگاندنەکە هونەرمەندانی بواری فۆتۆن ئەوان فۆتۆکان هەڵبژێرن و ئەمە بەشێکی پرسیارەکەم. بەشێکی تریشی بەشدار بۆ کانکێن لە کوێوە ئەوان ئەتوانن بەشدار ببن؟ ئێمە ڕکلامێکی زۆرمان کردبوو لە هەمان کاتە ئیمێڵ و ژمارەی تەلەفۆن و ئەو پێویستیانەی کە بۆ پەیوەندی لەدامان نابوو. بەدڵخۆشەوە ژمارەیەکی زۆر لە فۆتۆگرافەران بەشداریان کردووە، بەڵام ئەوەی کە لیژنە جیای کردوتەوانێ 86 فۆتۆگرافەرە لە سەراسی کوردستان لە هەمان کاتە ئەم فۆتۆیانە چاپە بێت و فستیڤاڵەکەی لێ دروستە بێت. لە هەمان کاتە جگەل لە نمایشی بڵێن فۆتۆکان 4 وەرکشۆپمانە بێت لەسەر بواری جیاواز کە 4 فۆتۆگرافەر لە هەم باشووری کوردستان هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشداری تیاکەن. جگەلەوە ئێمە هاوکار بووین بۆ چاپکردنی گۆڤارێکی تایبەت بە فۆتۆگرافی کە بڕیارە هەر لە فستیڤاڵەکە بێ بەرامبەر داباشەکرێت. هەموو ئەمانە ئەو بنەمایە دروستەکە کە ئێمە گرنگە لە ڕۆژی فۆتۆی جیهانی ئێمە وەکو هەر میلەتێکی تر بتوانین کار بۆ فۆتۆ بکەین و بتوانین هەنگاو بنین بۆ بەرەو نێودەوڵەتی بوونی کارەکانی فۆتۆگرافەرانی وڵاتەکەی خۆمان. زۆر باشە. فۆتۆگرافەرانی کورد تا چەند ئامادەیان هەیە لە بێگومان بە هەماهەنگی لەگەڵ فۆتۆگرافەرانی تری بەشەکانی تری کوردستان وەک گرنگیەکەی لە چیدایە؟ ئێمە لە هەر یەک لە بەشەکانی کوردستان نوێنەرێکمان هەبووە. نوێنەرەکە پەیوەندی بە فۆتۆگرافەرەکانی ئەو بەشەوە کردو. بۆ نمونە لە سنا ئێمە نوێنەرێکمان هەبووە ئەو با بڵێن نزیکایەتی لەگەڵ فۆتۆگرافەرەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەبووە، ئەو توانێتی لینک و پەیوەندی لەگەڵ ئەوان دروستکە. لە بەشەکانی تری کوردستانیش بە هەمان شێوە. لە باشووری کوردستان من خۆم سەرپەرشتی بڵێن ئەوەم کردو کە بە لینک بۆ ئێمە هاتووەتەوانە و دوو لیژنەمان هەبوو. لیژنەیە کە بڵێن جیاکردنەوەی فۆتۆکان بووە کەمانە شیاون بۆ بەشداریکردن لە فستیڤاڵەکە. لیژنەیەکی تر ئەوانە بووە کە بڵێن خەڵاتەکانی دیاری کردووە. ئێمە بۆ هەرێک لە بوارەکان 2 خەڵاتمان هەیە، واتە ئێمە 10 خەڵاتمان هەیە. جگەل خەڵاتەکان خەڵاتی مادین، جگەلەوە خەڵاتی ڕەزلێنانمان هەیە بۆ کۆی بەشدار بووەکان. بە هەمیەوانە توانم بڵێن هەنگاوێکی زۆر باشە بۆ گەشەکردنی بواری فۆتۆگرافی لە کوردستانە. زۆر باشە. ئاماژەت بۆ کرد کە جگەل لە با بڵێن کردنەوەی پێشەنگا فۆتۆیەکە کە 4 ڕۆژە خایەنێت چەند چالاکیەکی تر و چەند وەرکشۆپێکی تریش ئەنجامە درێت. وەرکشۆپەکان سەبارەت بە چێ و لەلایەن کێوە وانەکان ئەوترێتەوە؟
وەرشۆپەکانێکیان تایبەتە بە چۆنێتی فۆتۆی با بڵێن پۆرترێت دانێکیان تایبەتە بە فۆتۆستۆری هیچیان تایبەتە بە سروشت بەم شێوەیە بڵێن هەوڵمان ناوە ئەو بوارانەی کە فۆتۆگرافەران پێویستیان بە ڕێنمایی هەیە ئێمە ئەو بوارانە هەڵبژێرن بە دڵخۆشیەوانێ چوار کەسی زۆر پرۆفیشناڵ لە بوارەکانی خۆیانە وەرکشۆپەکانەکەن و هەموو ئامادەکاریەکانیش بۆ وەرکشۆپەکان ئامادەکراوەکە لە کاتی پێویستە هەم ئەوانەی کە بیانەوێ بەکراوەی با بڵێن ئەوە نییە بڵێن وەرکشۆپەکان بۆ خەڵکێکی دیاریکراوە بێن هەر یەک لە فۆتۆگرافەرەکان ئەوەی کە هەر مەرحەلەیە کابێت لە مەرحەلەکانی کارکردنی لە فۆتۆگرافیا توانن بەشداری بکەن. زۆر باشە شێوەکار بەختیار سەعید سوپاس کە لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵم بوویت.